لەوانەی پێشوو گەیشتین ئەوەی کە لە گفتوگۆکەی نێوان پۆلس و سوکراتە سوکرات دەیەوێ ڕەگەزی وتاربێژی دیاریکە، ینی وتاربێژی وەک جۆرێک کە سەر بە ڕەگەزێکی گشتیترە ئەو ڕەگەزە دیاریکات و لە ڕێگەی ئەو ڕەگەزەوە بێت جارێکی تر پێناسەی وتاربێژی بکاتەوە پێمان بڵێ وتاربێژی چییە. کاتێک گۆرگاز لی دەپرسێ سوکرات ئەو شتە چییە، گوێمەدە بە من ینی لەوە مەترسە کە من بەوە ناڕەحەت بم کە تۆ هونەرەکەی من بە شتێکی با ناباش وەسف بکەیت، بە ئازادی خۆت ئەوەی کردلاتە باسی کەوتێمان گێنە کە وتاربێژی چییە. سوکرات دەڵێ گۆرگاس وتاربێژی لێزانیەکی کارێکیە و هیچ پەیوەندیەکی بە هونەرەوە نییە. ئەمە تەمان لە ڕووی شێتیەکەیەوە پێشتر ڕۆشتم کردەوە، بەڵام کەسێک دەتوانێت ئەو لێزانیە کارەکەی هەبێت کە چاوقایم بێت و ترسی نەبێت لەوەی کە بەسەر خۆیدا بشکێتەوە و بە سروو زیرەک بێت لە پەیوەندیکردن لەگەڵ خەڵکیدا. ئەم لێزانیە کارەکە جۆری جیاوازی هەیە و دەتوانین هەمویان بە ڕووپامایی ناوبەرین. رابەر لەوە هەموو ئەوەی کە باسی دەکا بخوێنینەوە ئەمەندەی شتانێکی زۆر وردی تایە و گرنگن، ڕۆشنی دەکەمەوە اینجا بەرەبەرە دەچمە سەر پەرەگرافەکانی تر. ئەوان باس کرد کە سوکرات دەڵێ لێزانیە، بەس لێرە دەڵێ لێزانینێکی پراکتیکیە، کارێکیە و ئەمەش هیچ پەیوەندیەکی بە هونەرەوە نییە. تامان دواتر ڕۆشنی دەکاتەوە ئەو چی بە هونەر دەزانێت و چی بە هونەر نازانێت. ئەمەی کە کارەکیە چییە؟ نمونەیەکی تر دێنمەوە لەوانەکەی پێش و نمونەم هێنایەوە بۆ ئەوە، بەس بۆ زیاتر ڕۆشنکردنەوە نمونەیەکی تر دێنمەوە کە ئێمە چۆن بە شکڵێکی کارێکی ئەزمونەگەیە پەیای دەکەین لە شتێکە، بەڵام ئەم ئەزمونە ئەساسێکی ینی زانین لە پشتە مەزمونەوە نیە. بۆ نمونە لە هینا ئەوەی کە پێی دەڵێن پزیشکی میلی، خەڵکێک وەزێکی دیاریکراوی هەبووە دۆخێک نەخۆشیەکی گرتووە، ینی بە ڕێکەوت گیایەکی هێناوە و گیایی کوڵاندووە، شتێکی لێ کردووە و دواتر خواردوویەتەوە، ئاوەکەی خواردوێتەوە ئەم نەخۆشیەی نەماوە، ماوەیە بەکاری هێناوە. ئەم کەسە نەخۆشیەکی تر دەگرێ بۆ نمونە، دەچێت شتێکی ترە لە خۆیەوە بەکاردێنێ، هەست دەکات پێی چاک بۆتەوە. تامان احتیمالەیە ئەمە چاک بوونەوە نەبێت، نەخۆشیەکەی خەواند بێت لەناوە ئەو ینی کپی کردبێتەوە و لەوانەیە شتانێکی تر کە ئەم نازانێ چۆنە. ئەم کەسە وای لێ دێکە هەر کەسێک ئەو نەخۆشیی لێ دەرکەوت و نیشانەکانی بینی پێی دەڵێ فلانە شت بۆ. تەبان ئەمە زۆر جیاوازە لە پزیشکێک کە پێی دەڵێ فلانە شت بخۆ. بۆچی؟ چونکە پزیشکەکە دەزانێت ئەم شتە چییە و کار لە چ شتێکیش دەکا لە کەسەکە، لە جەستەی کەسەکە، ینی بە بەرچاوڕوونیەوە ئەمە دەکات. و ئەوی تر احتیمال هەیە بۆ نمونە ئەو نەخۆشیەی کە گرتوویەتی ئەسڵەن هۆکارەکەی ئەوە نەبوو بێ کە ئەو ئاوی گیایەی خواردوێتەوە چاک بێتەوە، بەڵام وا ڕێکەوت بێ لەگەڵ خواردنەوەی ئەو ئاوا چاک بێتەوە.
ئەی تۆ لەم کەسە بپرسی ئەمە چۆن ئاوایە ئەو دەڵێ من نەخۆش کەوتم و ئەوم خوارد و چاک بوومەوە. یعنی هیچ ناتوانێت سەبەبی ئەوە ڕۆشن کاتەوە چۆن ئەم شتە دەکات، چۆن ئەمە دەبێتە هۆکار بۆ ئەوەی ئەمە ڕوو بدات. ئەمانە بە هیچ شێوەیەک ئاگادار نیە. تەمەن ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە؟ ئەگەر بیرتان بێ لەوانەکانی پێشوە گفت و گۆی گۆرگیاس و سوکرات چڕبوویەوە لەوەی کە ئایا وتاربێژ کاتێک لەبارەی ڕەوا و ناڕەواوە دەدوێت زانینی هەیە بە ڕەوا و ناڕەوا، اینجا دەدوێت یا زانینی نییە، هەرتەنا قەناعەت بە خەڵک دێنێ کە شتێک ڕەوایە و شتێک ناڕەوایە. لێرەش ئەم کەسەی کە دێتە لە خۆیەوە گیا و شت بە خەڵک دەڵێ و گیایە بخۆ فلان بخۆ تا چاک بیتەوە لە دەرەنجامی تەجربەیە یا کەسانێکی تر یا لە کەسێک بینیوێتی یا لە خۆی ئەمەی کردووە، لەوانەیە وەکوتم ئەمە ڕێکەوتێک بێەوە ڕوویدا بێت. لەوانەشە فعلەن ئەم گیایە جۆرێک لە عینی تیابێت کە بتوانێت کار لەو دەرمانێکی تیابێت و زانم مادەیەکی تیابێت کە کار لەو جەستەیە بکەوە ئەو ڤایرۆسە نەیەڵێکە لە جسمەکە هەیە. دەکرێت ئەمە وابێت، دەکرێت واژ نەبێت. یعنی ئەم کەسە دڵنیا نییە لەوەی کە ئەمە وایە یاوانە، بۆچی چونکە زانینی نییە بەوەی کە چۆن ئەم شتە چییە لەناو ئەم گیایا هەیە، دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو ڤایرۆسەی کە حاڵەتی ئەم کەسەی تێکداوە خستوێتە باری ناساغیەوە جارێکی تر ئەم کەسە ئەو شتە لابات و ئەم کەسە بگەڕێتەوە دۆخی ساغی خۆی. هە لێرە ئەمە پزیشکێکە بەڵام بەبێ زانین. تەمان ئەگەر وتاربێژیش مناقەشەکەی پێشوو لەوێەوە بوو، وە کێشەی سوکرات لەگەڵ وتاربێژیان لەوێەوە بوو، لەبەرەوە وتاربێژی زانینی نییە بەوەی کە ڕەوایە یا ناڕەوایە، هەر قەناعەت دروست دەکا، خەڵکی وا لێ دەکا وابزانن ئەو شتە ئاوایە، نەک زانینیان دەداتێ لەبارەی ئەوەی کە ئەم شتە ئاوایە بە شێوەیەکی تر نییە، ئاوا دەبێ ئاوا بێت، ئاوا بێ ڕەوایە. لەبەرەوەی ئاوایە وتاربێژ دەکەوێتە ناو ناڕەواییەوە، چونکە زانینێک لە پشتەوە نییە. ئەگەر ئەمە بینینەوە بۆ بڵێن ئەم پزیشکە میلیە، جاری وایە ئەم پزیشکە میلیە دەرمانێک گیایە کە بەم ئەزمون و کارێکیەی کە هەیە، یانێ ئەو لێزانیە کارێکیە کە هەیە دەدا بە کەسێک نەخۆشیەکی هەیەەوە دەردەکەوێ و نیشانانە هی فلانە نەخۆشینکە و گیایی خواردوە چاک بۆتەوە، لەوانەیە لەلایەکەوە ئەم گیایە سەبەبی چاک بوونەوەی کەسەکە نەبێ، بەڵام لەلایەکی تیشەوە ئەم گیایە شتێکی تیابێ کە ئەو نەخۆشیشکە ئاماژەکانی دەرکەوتون هەمان نەخۆشی نەبێ، لەوانەیە ئەم گیایە شتێکی تیابێ ئەم کەسە بیخوا و نەخۆشیەی زیاد بکات لە جاتیەوەی کەم بکاتەوە بگەڕێتەوە دۆخی ساغی و بیکوژێ. یعنی لێرە کاتێککە بە نەزانی شتەکان دەکەین ئەو کاتە شتێکی ناڕەوا دەکەین، یعنی لێرە ئەم کەسە بە ناڕەوا ئەو کەسەی لەناو دەبات. لێرە ڕەبتێکی زۆر یعنی ئۆنتۆلۆژی هەیە، وجودی هەیە لە بینی زانین و کارێکا کە ئێمە دەیکەین. ینی کارێک کە بە زانینەوە دەیکەین ئەم کارە جیاوازە لەوەی کە بە نەزانین و بە ناهوشیاری بەوەی کە لەم کارە ڕوو دەدا دەیکەین. جا وتاربێژی ئەم زانینەی لەگەڵانینە، بۆیە لێرەش ئەو پێدا دەگرێتەوە لەسەر ئەو هەمان خاڵ دەیەوێت بە گۆرگیاز بڵێ ینی وتاربێژی لەبەرەوە زانینی لەگەڵانیە ئێمە ناتوانین بە چی بزانین، بە هونەری بزانین. ئەی چی لەگەڵایە؟ ئەی باشە وتاربێژ کە زانینی نییە ئەی چی هەیە؟ تەوان کۆمەڵە شتی هەیە کە لێرە ئەو باسییان دەکات. یەکێکیانەوەیە کەسێکی ڕووقایم بێت، ینی شەرم لە هیچ نەکا، تەنها شەرم لەوە نەکا، فەرەزەن کەسێک درۆیەک درۆ دەکا، دەزانێت درۆ دەکا، هەیە کە دەکەوێتە شوێنێک و درۆیەک دەکا کە لە دەستی خۆیانی خۆی شەرم لە خۆی دەکات. ینی شەرمکردنەکارەوە نیە تۆ لە دەرەوەی بکەیت، ئەوەیە کە خۆت دەبینیتەوە کە ئاوایت شەرم دەکەی کە ئاوایت.
ئەم کەسە دەبێ مانێتیان نەمابێت دەبێت نە شەرمی تیاما بێت لە بەرامبەر خۆیان نە شەرمیشی تیا بێت لە بەرامبەرەکانە وەتەبەن چ کاتێکم کەسە ئاوای لێ دێن دەبێت فعلەن درۆکردن لە لای چی بێت شتێکی ئەتیادی بێت خەڵەتاندن شتێکی ئەتیادی بێت ینی ئاسایی بوو بێتەوە و لە لای خۆی قەنەعەتی بەوە هێنابێ ئەم خەڵەتاندنە چاکە بۆ ئەو و بەڵگەشی دروست کردبێت لەسەرەوە ئەو حەقی خۆیەتی بخەڵەتێن و دەبێ ئەمەی تابێ و نابێ بەسەر خۆیان بشکێتەوە ینی فەرزەن کەسێک بۆ نمونە دەبینن دەچێتە شوێنێک بە ئەم کەسە کەسێکی ڕێپێدراو نییە بەڵام ئەم کەسە خۆی وا لێ دەکا کە کەسێکی ڕێپێدراوە بچێت بۆ ئەو شوێنە و لەو دەرگایی کە ئەم کەسانە دەکەنە ژوورێ ئەم کەسە بە شێوازێک دەجوڵێتەوە نەترسی تایە نە قەلەقی تایە ئەوانش کە لەوێن حساب بۆ ئەوە دەکەن کە ئەم شتانەی تیابێ ئەمان هەمووی ئاماژەن بۆ ئەوەی چی بکەن پێی بزانن کە ئەو کەسەنی بەڵام ئەم کەسە ئەوەندە توانای ئەوەی هەیە کە ئەوەی لە ناویا هەیە بیشارێتەوە و ئەو ڕواڵەتەش ئاوا پیشان بدا ئەوانە هەستی پێ ناکەن کە کەسێکە لەو کەسە ڕێپێدراوانە نەبێت کە بان کراوە بۆ ئەو شوێنە یا ئیشێکی لەو شوێنە هەیە و دەبێت تەنها ئەو کەسانە بچن لە زۆر شتی تریشە فەرزەن کەسێکە خۆ پێ دەکات هەر لە تاقیکردنەوە ئەم کەسەرەوە نییە لەوە بزانێت کە چۆن ئەم خۆ پێ دەشارێتەوە دەبێت دۆخێک بۆ خۆی دروستکە کە ئەسڵان ینی لە ئەو حاڵەتەی لێ دەرنەکەوێت کە خەریکی شتێکە ئەمە لەکوێوەیە دەبێت فعلەن تۆ قەنەعەتێکی تەواو دێنابێت بەوەی کە ئەم شتەی دەیکەی باشە و ترست لە خراپیەکەی نەبێت دەبێت ئەم شتانت لە لای خۆت کردن بەشتی باش بڕوات بە خۆ دێنابێت کە شتی باشن لەبەرەوە تۆ دەبێ بەر لە هەموو شتێک ئەوەی مۆزۆی حەقیقەتە و باشەیە و فلانە و ئەمانەت دەبێت تۆ وا لێ هاتبێ وا بیر بکەیتەوە کە ئەم شتانە ئەسڵ وجودیان نیە ئەمە تەوەهماتێک ئێمە بۆ خۆمان دروستمان کردووە لەبەرەوە ئەمانە وجودیان نیە کەواتە من حەقی ئەوەم هەیە ئەوە بکەم کە تۆ ئاوات لێ هات ئەو کاتە فعلەن دەتوانی بی بە وتار بێش یعنی تۆ بەلاتەوە ئاسایی بوو لێرە شتێک دەڵێ دواتر هەر لە شوێنێکی تر دژی ئەو شتە دەڵێ بەڵام تامان لێرەش خەڵکەکە قەنەعات پێدێنی و لێوەش قەنەعات پێدێنی خۆشت دەزانی ئەم دوانە لێر دژن بەڵام تۆ بە هیچ شێوەیەک بەسەر خۆتان نایێنی کە ئەمە لێر دژە و هەر وای نیشان دەدەی کە ئەمە چییە؟ ئەمە تەواو خەڵکەکە لەو دۆخە دیاڵیتەوە کە شتەکەشیان بە غەڵەت وەرگرتووە و بەڵام تۆ وەزعەکە تێک نادەیت و بە غەڵەتیش دەڕوا و کاری خۆشی دەکا بە غەڵەتی و فەسادێکی زۆریش لەوانەیە بنێتەوە لەبەرچی لەبەرەوە تۆ ناتەوێت شتێکەیە لێ دەرکەوێت و تۆ نابێت گوێ بدەیتە ئەوەی کە چی ڕوودەدا ئایا بە بۆنێ ئەمەوە دنیا کاول دەبێت شتێک گوێران دەبێت شتێک خراپ دەبێت ئەمانە هەمووی ئەماتیبارانە دەبێت لای خۆت نەمابێت کە ئەمانە نەما ئیتر فعلەن تۆ دەتوانی ڕووقایم بی دەتوانی ترست نەبێت لەوەی کە ئەو شتێکی کە دەیکەیت چونکە کاتێک کە تۆ فعلەن بە حاڵ هەستت کرد ئەمەی کە دەیکەی غەدرە ئەمەی کە دەیکەی خراپە تۆ ئەو ناتوانانی ئەو هێزت یا دروست نابێت کە قەلەق نەبی لە کاتیکردنەکەی لەبەر ئەوە دەبێت تەواو ئەمانەت لە لای خۆت کوشت بێ ینی بە کورتی دەبێت حەقەتت لەناو خۆتا کوشت بێ جا دەتوانی چی بکەیت جا دەتوانی ئاوا بیت تامان ئەم کەسە دەشتوانێت پەیوەندی ینی قودرەتێکی زیرەکێکی سەری هەیە لە دروستکردنی پەیوەندیە چۆن هەر کەسێک کە دەیناسێ دەزانێت ئەوەی کە پێویستێتی چییە و داوای چی دەکا و ئەویش دێ ڕێک خۆی وا لێ دەکا کە کەسێکە یارمەتی دەدا بۆ دەستکەوتنی ئەو شتە یعنی خۆی دەکاتە بابەتی پێویستیەکەی ئەو خۆی وا لێ دەکا کە ئەم بیری لێکاتەوە وەک ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە ئەو شتەی دەست دەکەوێت لەبەر ئەمە دەکەوێتە ناو پەیوەندی لەگەڵەوە بە ئاسانی پەیوەندی دروست دەکات تامان بە ئاسانی پەیوەندی لەگەڵ کیا دروست دەکات لەگەڵ ئەو خەڵکەی کە دائیمە لە پەیوەندیەکانیانە حساب بۆ بەرژەوەندیەکانیان دەکەن
و ئەوانەی کە کەسێکی بەرژەوەندی خوازن دایمە بە شوێن هەموو شتێک دەکەنە وەسیلە بۆ ئەوەی بکەن بگەنە ئەوەی کە خۆیان دەیانەوێت ئەمانن کە کەسێکی وتاربێت سۆفستایی دەتوانێت چی بکە دەتوانێت خۆی لێ بکە بەوەی کە لە بەرژەوەندی ئەوایە ئەگەر بێت و پەیوەندیان هەبێت ینی پەیوەندیەکە لە بەرژەوەندی ئەوە دەبێت ئەوە لێرەوە ئەم کەسە هەندێک شت باز دەکا ئەم باسی خۆی دەکا بەڵام ئەم باسکردنەی هەمووی ڕەبتە بچێەوە ڕەبتە بەو بەرژەوەندیەی کە ئەستی پێدەکا ئەو هەیەی وە کەستی بەمە کرد زۆر جوان دەزانێت حکایەتەکە داڕێژێەوە ئەوەش لە لای مۆزوع نییە ئەمەی کە باسی دەکا وایە یاوانە گرنگ ئەوەیە کە بتوانێت خۆی وانیشان بدا کە ئەو پێویستی بەوە بکەوێتەوە پەیوەندیە لەگەڵیا و حەزبکە لە پەیوەندیا بێ و دەستی لێبەر نەکات جا لێرەوە ئەو زیرەکێشی بۆ دروست دەبێت کە دەتوانێت پەیوەندێکی زۆر لەگەڵ خەڵکات دروستکە وەکو خۆمان دەڵێن کەسێکی زۆر کۆمەڵایەتیە فلانیە فیساریە دەزانێت بەم شێوەیە بجوولێتەوە بە پێ ڕەزامەندی دەوروبەرەکەی هەڵس و کەوت بکە تاوەکو لە لای دەوروبەرەکە مەقبول بێت تەوان ئەگەر دوو دەوروبەری جیاوازیش بن ئەو دەتوانێت لە هەردوو دەوروبەرەکە بە ڕازیان بکات فەرزەن کابرایەکی کەسێکی لەگەڵ خەڵکیەکان کە متەدەینن دەتوانێت بە جۆرە بجوورێتەوە ئەم خەڵکە متەدەینە لێ ڕازی بێ چونکە خۆی وا لێ دەکات کە کەسێکی دینیە یعنی بە پێ ڕەزامەندی ئەوان هەرسوکەوت دەکات دەستوانێت کەسانێکی کە دژەدینن یا فلانین کە ئەمانە بۆ خۆیان هەردووکیان خۆیان بە دژی یەکتر دەبینن لای ئەوانیش دەتوانێت چی بکە دەتوانێت وایان لێ بکە کە هەستکەن ئەمە لەگەڵ ئەوانە و بەو پەیوەندیە ینی دەست بەو پەیوەندیەوە بگرن کە لەگەڵ ئەمە هەیەە بەچی بەوەی کە ڕەزامەندی ئەوان بەدەست دێن چۆن وا بکە کە ئەوان لێ ڕازی بن تاوان ئەمە لە زۆر شتا هەیە ئێمە ئەگەر لە حەزتان کردبێ لە پرۆسەی خوێندنی ئێمە ئەو تەلەبانەی کە یەکەم دەبن هەر بەوە یەکەم نابن لەسەر وەرەقە و فلان و فیسار ئەمانە زۆر زیرەکن لەوەی کە چۆن خۆیان بکەنە جێگەی ڕەزامەندی ئەو مامۆسایی کە وانەکەیان پێ دەڵێت چونکە ئەو مامۆسایەش چییە هەر لەوێەوە ئەویش ئیش دەکات بەپێی سایکۆلۆژیای خۆی دەجۆڵێتەوە و ئەوەی کە لە ژێر دەستایەتی ئەگەر ئەو کەسەی بەدڵ نەبێەوە بە جۆرێکی تر مامەڵە دەکات چاوپۆشی لە شتانێک گەیە نایکە بەس بۆ ئەمیان چاوپۆشی دەکات و ئەم زیرەکە لەوەی کە بتوانێت هەر یەکە لەوانەی کە ئیشی پێیانە ڕازیان کە لە کاتێکا لەوانەیە ئەم کارێکتەرە بێنین کە لەگەڵ کە دروستی کردووە بۆ خۆی لەگەڵ یەکێکیان مامەڵە دەکات ئەمە بێنین لەگەڵ ئەوی ترا مامەڵە بکە ئەو ناڕازی دەبێت بەس ئەم زیرەکە چۆن ڕۆڵ بگێڕێ لەگەڵ هەرێکەیانە ئەو ڕۆڵەی کە دەتوانێت ئەوان ڕازیکە بەو شتە یعنی ڕازیکە بەخۆی یعنی خۆی شیرین دەکات لای ئەوە نەمانوت خۆ شیرینکردن و چۆنی جواب بکەیت کە تۆ بۆ ئەو کەسە پێویستی و ئەو کەسە پێویستی بەتوەیە یعنی لا شیرینکردن و خۆشیرینکردن جا لێرەوە ئەو دەتوانێت ئەو پەیوەندیە زۆرانە دووسکە لە کاتێکە ئەمەی ئەمانەی کە نیشانی داوە کاتێ شتەکان عملی دەبنەوە و دەکەونە و مووقفێک کە پێویستە فعلەن ئەمە ئاوا دەرناچێت کە نیشانی داوە بۆچی چونکە ئەو شتێکی ساختەی دروست کردووە ینی توانایەکە بۆ ئەم ساختەکاریە زین دوایەوە چی دەڵێ ئەڵێ ئەم لێزانیە کارێکیە جۆری جیاوازیەیە و دەتوانین هەمویان بە ڕووپامایی ناوبەرین ڕووپامایی بە مانای تەمەلوق بە مانای ئەوەی کە کەسێک خۆی لە ڕێگەی قسە وەرس و کەوت و شتانەکەیە خۆی شیرین بکە لای کەسانێک بۆ مەبەستێکی دیاریکراو ئەم ڕووپاماییە دەڵێ وتاربێژی لێزانیەکی کارێکیە و ئەم لێزانیە کارێکیە جۆرا و جۆرە بەڵام هەمویان دەتوانین بەچی ناوبەرین بە ڕووپامایی ناوبەرین ینی تەمەلوق بەعەرەبی ئەمە جۆرێکە لە تەمەلوق تەوان کەسی ئەو کەسێک کە ڕووپامایی دەکات کەسێکە ناشرینە لە واسیە ئەو کەسانی کە مجاملە دەکەن و خۆیان دەبەنە پێشەوە و خۆیان و
ینی وەسی خۆیان دەکەن و خۆیان نیشان دەدەن کاتی ئێمە لەم حاڵەتە دەیان بینین ئێمە بەڕاستی بە کەسانێکی ینی خۆش نایەنە پێشەوەمان و ئەمە شتێکی زۆر ناشرینە کە ئێمە لەو کەسانە دەبینین کە ئاوا دەکەن ینی ئێمە ئەوە لە لامانەی دەبێت باشەم کەسە بۆ وا دەکات لای خۆمان ئەمە شتێکی تری بۆ بەکاردێن ئەڵێ ماستایی بۆ دەکات ئەمە تەمان میتافۆرە ینی وا نیشان دەدا کە لە خزمەتیایەتی ئاوا نیشان دەدا و لە ڕێگەی ئەمەوە خۆی وا لێ دەکا کە مەقبول بێت تەمان وتاربێژی دەڵێ جۆرێکە لە جۆرەکانی ڕووپامایی یانی ڕووپامایی جۆری زۆرە یەکێک لەوانە یەکێک لەو جۆرانە چێژ لێنانە چێژ لێنان بۆ ڕووپاماییە چونکە تۆ چی دەکەیت بەو شێوەیە بێ گوێدانەوەی ئەم چێشتە چییە ئەم چێشتەوە لێ دەکەی کە ئەو خەڵکە لە لای خۆش بێ ئەو خەڵکە بەمە چێژی لێ بکەن ینی چێژی ئەوان دەجوڵێنی ڕەزامەندی ئەوان ینی ئەوان وا لێ دەکەی ڕازی بن بەوەی کە تۆ دەیکەیت ئیتر ئەوەی تۆ دەیکەی بە هەر شێوەیەک دەیکەی ئەوە مەوزوع نییە ئەوەی گرنگە ئەوەیە کە ڕەزامەندی ئەوانی دی بۆ ئەو شتێک کە کردوتە بەدەست بێنی دوایەوە بزانین سوکرات چی دەڵێت تەبەن دوای ئەوە دەڵێ یەکێک لەو لێزانیە کارێکیانەی کە هەیە ینی لێزانی کارێکی ترمان هەیە ئەویش چێژ لێنان چێژ لێنان تەبەن پێشتر باسمان کردەوە چۆنە ئەو کەسێک کە چێژ لێنەرێکی باشە لەگەڵ کەسێک کە دەتوانێت چێشتێک دروستکە کە زیانی نەبێ بۆ لەش و ئەو چێشتا دەرمان وشتی تێنەکا بۆ ئەوەی شتیهای کەسەکە بکاتەوە و وای لێ بکا کە ڕای کێشە جەزبی کا بەرەو خواردنەکە ئەڵێ لای خەڵکی ئەمە تەبەن بە هونەرێک ئەمە بە هونەر دەزاندێت وفعلا مەوزوعی چێش لێنان و وتاربێژی و هەر شتێک لەمانەی کە لەو بابەتەیە نەگەر بە هونەری دەزانن بەڵکو جاری وا هەیە ئەمە وەکو بڵێ هەموو هونەر کۆ دەکەنەوە لەما ئەم کەسە هونەری هەیە ینی زیرەکە لەوەی کە ئەو شانە بکات وا بکە کە دەوروبەرەکەی لە خۆی ڕازی بکە تەبەن دوایەوە بزانین سوکرات چی دەکات دوای ئەوە هەوڵ دەدات ئەوانەی کە پەیوەندیان بەمینەوەی هەیە بە ڕووپاماییەوە هەیە ینی بنەماکەیان ڕووپاماییە ئەو کارانە دیاری بکە ینی ئەو لێزانیە کارێکیانە دیاری بکە کە لەسەر بنەمای ڕووپامایی دێنە ئاراوە ینی ئامانجەکەیان کارەکەیان ڕووپاماییکردنە و ئەویش بۆ چییە بۆ بەدەزێنانی ڕەزامەندی خەڵکە لەسەر شتێک کە ئێمە دەیکەین و شتێک چۆن دەکەینە بابەت بۆ خەڵک وای لێ دەکەین کە پێویستیانە ینی شیرینکردنی و لا شیرینکردنی لە لای خەڵکی ینی ئەمە جۆری هەیە تاوان وتاربێژی جۆرەکە لەوانە لای سوکرات جوانکاری ئەو جوانکاری کە بەکاردێنرێ لە لەشە لەش وەکو وا لێ بکا کە ببێتە لەش جەستەیەکی مەقبول تەبانەوەی لەم سەردەما هەیە ئێستاوە وەکو بڵێ وەکو بەشێک لە پزیشکی مامەڵەی لەگەڵ دەکرێت بە ناوی مۆزۆی تەجمیل ینی چۆن جەستەیەک وا لێ بکەین جەستەیەکی مەرغوب بێت وامە تەبان ڕەگەزی مێ زیاتر ئەمە دەکات بۆچی بۆەوەی فعلەن ینی مجامەلەی ڕووپامایی بکە بۆ غەریزەکانی پیاو بۆەوەی کە پیاو ئارزووی لێ بۆی بۆ پیاو مەقبول بێت و ئەمەش ئەو لەلای ئەو جۆرەکە لە چی لە ڕووپامایی تەمان جوانکاری دیارە لەو سەردەمەی سوکراتە جۆرێکی ساختە بووە لە مۆزۆی لە ژوانی بەس لە ژوانی بۆ وەکو وەرزشێک و ئەمەش تەسەوەر دەکەم تایبەت بۆ بە پیاوانەوە ئێستش مۆزۆی لە ژوانی تاوان لەگەڵ جوانکاریە دووشتی جیاوازە لە ژوانی لەگەڵ لە ڕێگەی وەرزشەوە پێدەگەی ئەم لەشە بە لە ڕێگەی وەرزشەوە یعنی ئەو ئیمکانەی تایەتی بۆ ئەوەی پڕ بێتەوە بۆ ئەوەی شکڵێکی وەرگێ
زیاتر بەرجەستە ببێریانی ئەمە لە ڕێگەی وەرزشەوە پێی دەبێت بەڵام فەرزەن بۆ نمونە قەڵەوی تۆ دەکرێت لە ڕێگەی وەرزشەوە ئەو کێشەدا بەزێنی و ئەوەی کە هەیە لایبی بەڵام دەشکرێت لە ڕێگەی چیەوە بکرێمە لە ڕێگەی تەجمیلەوە لە ڕێگەی ئەوەی کە بەبێەوەی ئەم کەسە خۆی مانووکە وەرزش بکات تۆ دەتوانی لە ڕێگەی پزیشکی و نەشتەرگەریەوە تۆ ئەم شتەی لێ دەربێن ینی بە شێوەیەکی تەبیعی ئەمە ئەم لەشە ئەو ڕێکەی خۆی وەرناگرێتەوە جا ئەمانی کە هەموو هەن بە تایبەتی لەم سەردەمەی ئێمە دەزانین ئەو وەسایلەکانی ڕووپامایی ینی وەسایلەکانی شیرینکردنی شتێک جوانکردنی شتێک بۆ ئەوەی مەرغوب بێ لای ئەوانەی کە ڕەبتن بۆ بابەتەوە چونکە کاتی ئەمە شتێک جوان دەکەین شیرینی دەکەین دەبێت کەسێکە بێت لە لای جوان بێ ینی دەبێت یەکێکگە بێت لەم شتە بڕوانی ینی دوانمان هەیە خۆی ئەم خۆی لە ناو خۆیە جوانیەکە لە ناو خۆیە و بۆ خۆی شتێکە و ئەمە ینی نیشاندانی ناوێ بەڵام ئەوی تر لە جوانکاریە تۆ پێویستت بە نیشاندانە ینی جوانی دەبێت دەرکەوێ بۆ یەکێک و جوانی هەتا دەرنەکەوێ بۆ یەکێک ئێمە نازانین ئەو شتە جوانە یا جوانە ینی دەرک بە جوانیەکە ناکرێت مادام یەکێک هەیە یا جەماوەرێک هەیە لەم جوانیە دەڕوانێ و حەزی پێدەکا ئەو کاتە هینەکەیە بڵێن ئەو لێزانیەکی کارێکی هەیە و لەم شتە دەکات کە ئاوا بێت جەماوەرەکە پێی سەرسان بێ و لێ ڕامێنە بێتە جێگەی سەرنجی نانی شتەکە جوان دەکا و لە لای خەڵکیشی وا لێ دەکا جوان بێت ینی ئەو هینەی خەڵک ئارەزووی خەڵک بۆ ئەو بابەتە دەجوڵێنێ وە توانای جوڵاندنی ئارەزووی خەڵکی هەیە لە ڕێگەی چەوە لە ڕێگەی بابەتەکەەوە و ئەمە وا لێ دەکا کە ئەمە بۆ خەڵک سەرنج ڕاکێش بێت تەمانەمە کۆمەڵە شت دەگرێتەوە وەکووتمان بەڵام سوکرات لێرە دەیەوێ ئەومان پێ بڵێ کە وتاربێژی وەک جۆرێک لە جۆرەکانی ڕووپامایی چییە تاوان بۆ ئەمەش دەبێ ڕووپاماییەکە ڕۆشن کاتەوە اینجا پێمان بڵێ وتاربێژی جۆرێکە ئەم جۆرەیە لە ڕووپامایی زین لە دوای ئەوەوە چیمان پێداڵێ ئەڵێ من وتاربێژی و جوانکاری کە ڕووپۆشکردنیشی پێ دەڵێن ڕووپۆشکردنی شتێک بە شتێک بەوەی جوان نیشان بدا سەفسەتە بە ڕووپامایی دەزانم وتاربێژی و جوانکاری و سەفسەتەش بە ڕووپامایی دەزانم ئەڵێ ئەمەشەوە دەگەێنێ کە چوار جۆر لە ڕووپاماییمانەیە کە سەرکاریان لەگەڵ چوار بابەتی جیاوازێت کەواتە وتاربێژی سەفسەتە لەگەڵ جوانکاری لەگەڵ چێش لێنان ئەمانە چین ئەمانە چوار جۆرن لە جۆرەکانی چی ڕووپامایی تەبان وتاربێژی و سەفسەتە لێرە جیاکراوەتەوە دیارە تەبان دواتریش دەڵێ کە سەفسەتە و وتاربێژ ئێمە ناتوانین زۆر لە یەکتر جیایان بکەینەوە خۆشیان زۆر ناتوانن ئیشەی کە دەیکەن ئیشەکەیان لە یەکتر جیا بکەنەوە بەڵام وتاربێژ دیارە ئەوانن کە وتار بۆ جەماوەر دەدەن بەڵام سەفستایەکان ئەوانن کە دەکەونە لە بەردەم جەماوەرێکە دەکەونە ناو گفتوگۆوە ئەو چوار جۆرەش وەکوتم بەوە دیاری دەکرێت وتاربێژیە چێژ لێنانە جوانکاریە سەفسەتەیە ئەمە دواتر بە ورتر دەچێتە ناو ئەم چوار جۆرە لە ڕووپامایی کە لە بەرامبەریان چوار هونەر هەیە کە ئەمانە لە ڕاستیا وەکو بڵێ خۆیان وانیشان دەدەن کە ئەو هونەرانن ینی ساختەکردنی هونەرێکی ڕاستەقینە نەمانە و ئەمانە لە ڕواڵەتە ئەو شتە دەکەن بەڵام لە جەوهرە ئەم شتە ناتوانن بکەن یعنی ئەم شتە لە خۆیان ناتوانن وا لێ بکەن وابێ بەڵام دەتوانن وای نیشان بدەن بۆ خەڵکی بۆ جەماوەرێک کە ئاوایە و خەڵکەکە ئاوا ببینی تەمان لێرە شتێکەیە ینی کاتێک ئەمە دەکرێت
کاتێک کە مەسافە دروست دەبێت لە بینی ئەو جەماوەرە و بابەتەکەیە ئەمە بە ئاسانتر دەکرێت. بۆچی؟ چونکە ئەوەی کە ئاوا جوان کراوە مقاومەی زیاتر دەکات لەوەی کە ئەو ڕواڵەتەی پێدراوە عینەکەی ئەوەی کە ڕاستەقینەیە بیپۆشێت. و لەبەرەوە دەبێت بەردەوام احتفاز ئەو شتە پارێزگاری لەو مەسافەیە بکە بۆ ئەوەی ئەوە ئاشکران نەبێت کە ئەمە خۆی جوان نییە و بەڵام جوان نیشان دەدا و وای لێ کراوە کە جوان دەرکەوێت. کاتێک کە ئێمە شتێک ساختە دەکەین ئەو شتە لەگەڵ شتە ڕاستەقینەکە جیاوازەکەی ئەوەیە شتە ڕاستەقینەکە جۆرێک لە ئیمکانیەت و توانای تایە کاتێکە بە فعلی مامەڵەی لەگەڵ دەکەین ئەو توانایانە لە ناویا دەردەکەون. وەڵام شتی ساختە لەبەرەوە بەڕواڵەت ئاوایە کاتی ئێمە مامەڵەمان لەگەڵ کرد تەنها ڕواڵەتە لەبەرەوە زوو ئەوە لە پشتڕواڵەتەکەوەی هەیە کە جوان کراوە ینی جوان کراوەکە ئاشکرا دەبێت و ئەو بەهایە لە دەست دەدا کە پێدراوە. بۆ نمونە تۆ مادەنێکت هەیە خۆی زێڕە، ئەم زێڕا کاتێک ئێمە مامەڵەی لەگەڵ دەکەین نزیکی دەخینەوە لەو بوارەی کە ئەو توانایانەی تیا ئاشکرا دەکات. بۆ نمونە دەخێنە ناو تێزابێکەوە، ئەم زێڕا لە ناو تێزابەکەشا تا دێت یانی درەوشاوەتر دەبێت. بەڵام ئەوەی بە زێڕ و پۆش کراوە وا نیشاندراوە کە زێڕە لە ناو ئەم بوارە یەکسەر چی دەبێت؟ ئەو جوانەی ئەوەی کە وا زانراوە جوانە ئەو جوانکاریە لە ڕواڵەتیان نامێنێت و خۆی دەردەکەوێکە چییە؟ لەبەرەوە ئەوانەی کە بەڕواڵەت ئەمە دروست دەکەن و ئەمەش وەکوتمان ڕەبتی بە ڕووپاماییەوە هەیە بۆ معنایی کە چۆن من خۆم وا لێ بکەم لە لای زۆرێک لە خەڵک مەقبول بوو جێگەی ڕەزامەندی خەڵک بم ڕانی خەڵک ڕازیکردن تۆ بە هەر شێوێک لە شێوەکان بۆ ئەمەی کە ئەم ڕازیکردنە ئەنجام بدەیت تۆ ئیلانا دەبێت چی بکەیت؟ دەبێت خۆت بگۆڕی بۆ کۆمەڵی شکل. ینی تۆ دەبێت ئاسان بێت لە لات لە شوێنەکە شتێک بی و لە شوێنێکی ترا شتێکی تربی کە ئەم دوو شتەش لە ناو خۆیانە خۆت دەزانی کە لێکژن و ئەم کەسە نابێ خۆی هیچ بێت تاوەکو بتوانێت چی بکە؟ بتوانێت هەموو شتێک بێت هەر شتێک لەو شتانە بێت. چونکە گەرات و خۆی ینی ئەو جەوهەرەی کە هەیەی فعلەن پێن وجودی ئەو بەو جەوهەرەوە بەند بوو ئەوە خۆی شتێکە لە شتەکان کە خۆی شتێک بوو پڕە ناتوانێت ببێ بە شتێکی تر و ئەوەی کە لە ناویا هەیە ڕێگە نادا بەوەی کە فۆرمێکی ساختە وەرگێت چونکە ئەوەی کە لە ناوخۆیان هەیە ئەوە لە ناوڕواڵەتیا دەدرەوشێتەوە. بەڵام کاتێک کە کەسێک دێت ئەم جەوهەرەی خۆی ینی کەسێک ئەگەر ئەم جەوهەرەی خۆی نەکوژێت ناتوانێت وا بکا کە ئەم ڕەزامەندیە بەدەست بێنێ و ناتوانێت ئەو ڕواڵەتە جۆرا و جۆرانە بۆ خۆی دروستکە کە لە هەر شوێنەکە پێویستی بەڕواڵەتێکە بۆ ئەوەی جێگەی ڕەزامەندی دەوروبەرەکەی بێت. و ئەم ڕواڵەتەش تەبعاً لە پەیوەندیەکی ڕاستەقینە ئەم ڕواڵەتە چی دەبێت؟ ئەم دەمامکە دادەمارێت لەبەر ئەو کەسە و لەبەرەوە ئەو کەسانی کە لەو حاڵەتێکی ئەوە خۆشیرینکردنان دەبێت بەردەوام دەبێت بزانن پەیوەندیەکەیان نەچێتە ئەو شوێنە کە دەمامکەکەی لەبەرە دامارێت. لەبەرەوە دایمە لە پەیوەندیەکی سطحیە دەمێنەوە لەگەڵ دەوروبەرەکەیان دوورا و دوور دەمێنەوە لە سەر شاشەکانەوە لە پەیوەندیان لەگەڵ جەماوەرەکەیانە لە ستۆدیۆکانەوە لە پەیوەندیان لەگەڵ جەماوەرەکانە لە پەیوەندیان لەگەڵ جەماوەرەکەیاندا و دەنگەکەی چونکە دروستی کردووە و هەموو ئەمانە دەکەونە ناو ڕووپاماییەوە لە ڕاستیە. بوونی ئەم مەسافە پێویستە بۆ ئەوەی ئەو شتە ئەو ڕواڵەتە جوانەی کە هەیەی لە دەستی نەدا و ئاشکرا نەبێ و هەموو نزیکەوتنەوەیەکی ڕاستەقینە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەوەی لە پشت ئەم ڕواڵەتەوە هەیە بێت و ئاشکرا بێت ینی و لێرەوە ئیتر ئەوەی کە ناڕاستەقینەیە ینی نامێنێ و ڕاستی ئەو شتە دەردەکەوێ کە ڕاستی ئەو شتەش دەرکەوت لە ڕاستیە ئەو شتە وەک ئەوەی کە ئاوایە جێگەی ڕەزامەندی ئەوانی تر نییە. تەبەن ئەمە هەمووی هونەری دەکرێت پێ بڵێن هونەری ساختەکردن
ساختەکردنی شتەکان و ئەمانە وەکوتم ئەوانەی کە ئەم ڕواڵەتە دروست دەکەن و ئەو چشکە ڕواڵەتەکەی بۆ دروستکراوە دەبێت لە کۆمەڵە حاڵە ینی دەبێت هەوڵ بدا و ڕواڵەتە بپارێزێ ینی تەکنیکێکی هەیە بۆ پاراستنی ڕواڵەتەکە چونکە ئەگەر ئەم ڕواڵەتە لەبەرەوەی شتێکی ڕواڵەتیە ینی وەکو بڵێ مهدەدە هەمیشە لە مەترسیایە کە ئەم ڕواڵەتە بتوێتەوە نەمێنێ و ئەوە دەرکەوێکە جێگەی ڕەزامەندی نیە بۆیە دەبێت بزانێت چۆن احتیفاز بەچی دەکا بەو شکڵە دەکا کە داویەتی بەخۆی بۆ ڕەزامەند ڕازیکردنی ئەوانی تر بۆ ئەوەی کە ئەوانی تر ئەوەی لێ ببینن کە دەیانەوێت زانین دوایەوە دەگەنێکێ سوکرات دوای ئەوەی کە دیاری دەکا چەند جۆرێک لە ڕووپامایی هەیە ئەڵێ پۆلس دەتوانیت بپرسید وتاربێژی کام جۆر لە ڕووپاماییە چونکە تۆ هێشتا ئەوەت نەپرسیوە کە وتاربێژی چ جۆرەکە لە ڕووپامایی و دەتەوێت وەڵامی ئەو پرسیارەت بدەمەوە کە لای من وتاربێژی شتێکی باش و جوانە یا شتێکی خراپ و ناشرینە بەڵام من بەل لەوەی وەڵامی ئەو پرسیارەت بدەمەوە کە وتاربێژی چییە دروست نییە کە وەڵامی پرسیارەکەی ترت بدەمەوە یانی من دەبێ یەکەم جار وەڵامی ئەوە بنەوە وتاربێژی چییە وەڵام دایتەوە کە وتاربێژی جۆرێکە لە جۆرەکانی ڕووپامایی و دەبێت جۆرەکەش تەحدید کەم کە چ جۆرێکە اینجا دەتوانم پێت بڵێم ئەرێ من وتاربێژیم لا شتێکی باش و جوانە یا لا شتێکی باش نییە و شتێکی زۆر خراپە لەلا چونکە تۆ داوای ئەوەت کرد کە لای من ئەم شتە جوانە یا جوان نییە تەمانەمەی کە و داوای کردووە ئەوە ڕەفتی بە وتاربێژیەوە یە پێشتر باسمان کرد یعنی ڕەفتی بە پرسیاری دیالکتیکەوە نییە پرسیاری دیالکتیک پرسیار لە چێتیە ئەو دەڵێ دەبێت چێتیەکە وەکو ئەساسێ جارێ بزانین چییە اینجا بیلەوە بکەینەوە بزانین چۆنە ئەڵێ گەردەتەوێ بەر لەوەی ینی بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەواری ئەمە شتێکی جوانە ئەگەر دەتەوێت وەڵامی ئەوەت بدەمەوە چ جۆرێکە لە جۆرەکانی ڕووپامایی ئەوە تۆ دەتوانی پرسیار بکەیت پۆلسیش دەڵێ زۆر باشە من ئەوەت لێ دەپرسم کە چ جۆرەکە لە جۆرەکانی ڕووپامایی سوکرات دەڵێ نازانم لە مەبەستەکەم بە باشی تێب بگەیت یانە من وای دەبینم وتاربێژی تارمایی بەشێک بێ لە بەشەکانی سیاست ینی وتاربێژی سیاست هونەرە بەڵام وتاربێژی هونەر نییە ئەی چیە تارمایی هونەرە ئەو هونەرەی کە ئەم تارماییەتی خۆی وانیشان دەدا کە ئەوە چییە سیاستە دوایەوە پۆلس دەڵێت تۆ لە ڕێگەی ئەمەوە دەتەوێت بڵێ جوانە یان ناشرینە ینی پۆلس هەر خەیاڵی لای ئەوەیە بزانێ ئەرێ وتاربێژی شتێکی باشە یا باش نیە وەکەوەی کە ئێمە لە زۆر شتار دەپرسین کە هیندەکەین هەرێ ئەو شتە باشە یا باش نییە ینی یەکسەر ئەمە دەپرسین ناپرسین هەرێ ئەم شتە چییە دەپرسین ئەم شتە باشە یا باش نییە پۆلسیشە لەناو ئەو بیرکردنەوە دەسوورێتەوە هەر دەیە بزانێ سوکرات وتاربێژی لا شتێکی باشە یا باش نییە ینی بەدەم ئەوە ناچێت کە سوکرات دێڵێ ینی هەر خەیاڵی لای هەر بیرکردنەوەی لەناو سیستەمی بڵێن وتاربێژیا بیر دەکاتەوە لەبەرەوە ناتوانێت بەدەم ئەوە بڕوا کە سوکرات دێڵێ سوکراتیش بۆ ئەوەی لەناو دیالکتیکا بمێننەوە ناچارە جارجاریانی بە ڕێگایەک لە ڕێگاکان بێنێتەوە ناو دیالکتیک سوکرات دەڵێ گەرتۆ لە وەڵامی پرسیارەکەی پێشوو حاڵی بوویدەوە ناچارم بڵێم ناشرینە چونکە لای من ناشرین و خراپە ینی چونکە لای من هەر شتێک ساختە بێت خراپ و ناشرینە ینی ئەوەی ساختەیە لای من جوان نییە ئەگەر هەرچی بێت هەر شتێکی ساختە کراو ئەو شتە لە لای من شتێکی جوان نییە بەڵام لێرە تەبان سوکرات پێ دەڵێ ئەگەر ڕازیت بەوەی کە من باسم کرد و جۆرەکەی دیاریم کرد وتمان وتاربێژی جۆرەکە لە ڕووپامایی
یعنی جۆرەکە لە ساختەکاری و خۆشی شتێکی ساختەیە و ئەم شتە ساختەیە خۆی وان نیشان دەدا سیاسەتە ینی چییە؟ ینی تارمایی سیاسەتە. خەڵکی وای دەبینن ئەم وتاربێژە وا دەبینن کە کەسێکی سیاسیە و پەیوەندی بە کاروباری گشتی شارەوە هەیە و دواتر لە ینی باس لەسەرەوە دەکەم کە سیاست چییە و بۆەوەی ڕۆشن بێتەوە وتاربێژی وەک تارماییەکی سیاست چییە.